سڵاوتان لێبێتۆم کاتتان باش بەڕێزان تیمی میدیای فار لە شاری بەغدا بە دیاریکراویش لە ناوچەوە سەوز بڕیارە پاش نزیکەی چل خولەکی تر دانیشتنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەمڕۆ 11 چوار دەست پێ بکات بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار بە ژێرەی وادە دەستوریەکان کە دەبوو زیاتر لە مانگە لە پێش ئێستا سەرۆک کۆماری عێراق بە پێی دەستور هەڵبژێردرێ و تا ئێستا ئەوەی کە هەڵوێسی هێز و لایەنە سیاسیەکانە زۆربەی هێز و لایەنە سیاسیەکان ئامادەی دانیشتەکەی ئەمڕۆی پەرلەمانە بن تەنها دوو فراکسیۆنی سەرەکی لە بێوانیش پارتی دیموکراتی کوردستان و هەروەها هاوپەیمانی دەوڵەتی یاسا کە پێشترە ڕایگەیان ئەوان بایکۆتی دانیشتەکەی ئەمڕۆی پەرلەمانی عێراق دەکەن بۆ پێی کە تا ئێستا بە شێوەیەک لە شێوەکان سازانی نیشتیمانی لە نێوان لایەنە سیاسیەکانە نیە بۆ دانیشتەکەی ئەمڕۆ بەڵام پێشتریش هەیبەت الحەلبوسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ڕوونکردنەوەیەکدا هۆشداریدا لە ئامادەنەبوونی هەر پەرلەمانتارێک ئامادەنەبوونی هەر فراکسیۆنێک لە دانیشتەکەی ئەمڕۆی پەرلەمانی عێراقدا و ئاماژەی بۆ کرد لە ڕوونکردنەوەکەدا کە هەر پەرلەمانتارێک یاخود هەر فراکسیۆنێک ئامادەی دانیشتەکەی ئەمڕۆی پەرلەمانی عێراق نەبێ ئەوان ناوی تۆمار دەکەن و ناوی بڵاو دەکەنەوە بۆ ڕای گشتی بۆ پێی کە دانیشتەکەی ئەمڕۆی پەرلەمانی عێراق دانیشتێکی چارەنووسسازە لە پەیوەستبوون بە وادە دەستوریەکان و هەروە چارەسەری ئەو دۆخە چەقبەستووی دۆخی سیاسی عێراق کە زیاتر لە دوو مانگەتی کەوتۆ بۆ هۆی دواکەوتنی هەڵبژاردننی سەرۆک کۆماری عێراق دیارە بەپی دەستوری عێراق دوای هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کە مانگی کۆتایی مانگ یەکی ئەمساڵ بە دیاریکراویش لە 29 کانونی دووەمی ئەمساڵ بەڕێوە چوو لە دوای 30 ڕۆژ یاخود مانگێک ئەبێت لانی کەم سەرۆک کۆمار هەڵبژێردرێت دوا بە دوای ئەوەش بەپی وادە دەستوریەکان لە دوای هەڵبژاردننی سەرۆک کۆماری نوێ کاندیدێک ڕاستپێرێ بۆ پێچینانی کابینی نوێ حکوومەتی عێراق ئەو زانیارانی کە ئێمە دەستمان کەوتووە باز لەوە دەکەن کە زۆربەی هێز و لایەنە سیاسیەکان لە گۆڕەپانی سیاسی عێراق ئەمڕۆ پەرلەمانتارەکانیان ئاگادار کردوێتەوە کە دانیشتنی بەشداری بکەن لە دانیشتنی ئەمڕۆدا و کەمێک پێش ئێستا عەدنان فەیحان جێگری یەکەمی سەرۆکی پەرلەمانی عێراق جەختی لە پێویستی ئامادەبوونی سەرجەم پەرلەمانتارانی ئەنجومەنی نوێنەران کردوێتەوە لە دانیشتەکەی ئەمڕۆدا بەردەوام بن بۆ تەواوکردنی ئەو وادە دەستوریەی کە دەستور ئاماژەی پێکردووە بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆماری عێراق دیارە لە فراکسیۆنە عێراقیەکانیش هەر یەک لە ئێتلافی تەنمیە و ئەعمار ئەوەی کە محەممەد شیع سۆدانی سەرۆکایەتی دەکات دەروە هاوپەیمانی هێزە نیشتیمانیەکانی عێراق بە سەرۆکایەتی عەمار حەکیم و هاوپەیمانی تەقەدوم یاخود حیزبی تەقەدوم ئەمانە هەموو ئەو فراکسیۆنانن کە لە دانیشتەکەی ئەمڕۆدا ئامادا بن بە ژێرەی ڕاگەیاندراوەکانیان وەروە لایەنە کوردستانیەکانیش هەر یەک لە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری کوردستان هەروەها یەکگرتووی ئیسلامی کوردستان ڕەوتی هەڵوێستی نیشتیمانی وەروە فراکسیۆنی نەوەی نوێ لە ڕاگەاندراوی جیاوازدا ڕایگەاندووە کە ئەوان ئەمڕۆ لە دانیشتەکەی ڕۆی پەرلەمانی عێراقدا ئامادا بن و بە ژێرە و زانیارانی دەستمان کەوتووە کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان نزار ئامەدی چانسی زۆرە ئەمڕۆ ببێتە سەرۆک کۆماری عێراق لە بەرامبەریشدا پارتی دیموکراتی کوردستان کاندیدی ئەوان فواد حسێنە بەڵام ئەوەی کە هەیە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان دەڵێت بەهۆی ئەوەی کە سازانی نیشتیمانی نییە بە شێوەک لە شێوەکان ئەوان ڕازی نین بە دانیشتەکەی ئەمڕۆ و بایکۆتی دانیشتەکە ئەکەن.